سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من محەممەد زەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک باز لە هیوا و ئاواتی خەڵکی قەزای بەردەڕەش دەکەین بۆ ساڵی تازە با بزانین هیوا و ئاواتی خەڵکی قەزای بەردەڕەش بۆ ساڵی 2021 چییە؟ با بزانین پێشبینیەکانی ئەوان چییە؟ چیمان پێ دەڵێن؟ فەرموون بینەریەم بەرنامەیە بن. سڵاتانێ ئەسلام سەرچاوم خێر بێ سەرچاوان. ساڵی 2020 ساڵەکی چۆن بوو بەلایەوە؟ بە خودێ ساڵی 2020 زۆر ناخۆش بوو. ناخۆشەکەی لە چ بوو؟ گۆرە لە ڕووی پاشەکەوتی موچاتە گۆڕێ و دواکەوتنی موچاتە گۆڕێ و ئیشاڵڵە ساڵی 2020 بەڵکەم ئیشاڵڵا خۆشتر بێ هیوادارن خۆشتر بیت. باش پێشبینی ئەوەی دەکەی 2020 لەگەڵ 2021 ساڵشی خۆشتر بێ بۆ خەڵک؟ خودێ ئەوها دەڕۆنی پێ ناچیت بەس ئیشاڵڵا خۆشتر دەبی. ینی بۆ وڵای وەسعەکەی دەڕۆنی تەلەڤیزیۆن و تش دەڕۆنی ینی چ دیاری نییە خۆشتر بیت بەس ئیشاڵڵا خۆشتر دەبیت هیوادارن خۆشتر بیت. باش هیچ هیوا و ئاواتەکەت هەیە لە 2021 بێتە ئاوات چییە موچە بدرێ ئاواتەکە هەموو ئەوێکە ئەوە نییە ئاواتەکە هەموو موچێ لە وەختی خۆی موچە بدرێ بازار دەبتەوە هەموو ئیش دەبتەوە هەموو شۆڵ دەبتەوە باشتر دەبی ئیشاڵڵا ئیشاڵڵا هیوادارین باشتر بیت. ینی ئومێدتان وایە باشتر بیت 2021 با خودای ئومێد ئەوها دەڕۆنیە هیچ دیاری نییە بەس ئیشاڵڵا باشتر دەبیت. باش چی دیکەت هەیە پێمان بڵێ لە 2021 پێشبینی تۆ چییە؟ وەڵا پێشبینی توزانم پێشبینی ڕووداوەک ڕوو بدا ڕووداوەکی خۆش ناخۆش هەرچ ڕووداوەکە چی ڕووداوی ڕوو بدات لە موچەی خۆشتر نییە موچەکە بدرێ و وەزەکانەمووی لەسەر موچەوە بەخۆی ژیانەکەم لەسەر موچەیە موچە بدرێ بازار دەبتەوە ئیش دەبتەوە هەموو ئیش دەبتەوە بازار و ئەوە نییە کۆر ئەرێ وەڵا دەڕێکردی هەڕووناو بازار بزان بازارڕەیە بۆ وەختی موچە تێ سێ چار ڕۆژان خۆشە لە پشتیانیش وەسعەکە ئەوایە بازار سز بۆ؟ ئەرێ وڵا سز بووە مە هەڕوو بچیارکە ناو بازار بکە ما بە خۆ ببینە زۆر دەیتە ناو بازار ئەرێ وەڵا معدل ناو بازار ئیش و کار نییە هەر سێ چار ڕۆژێ مەعاشتێ ئەو ڕۆژ ئەوەندی ئیشەوەنێ دیکە نییە. باشە زۆر دێن ناو بازارێ بەرزبوونەوەی دۆلار کاریگەری کردو تا سەر وەڵا کاریگەری شمۆمە گرام بیە و ئەوەی دیکەش پارە نییە و پێدوانە لە 2021 ئەو کێشانە هەموو چارەسەر بی بە خودێ ئەوها دەڕۆن هیچ دیاری بەس ئیشاڵڵا خۆشتر دەبی هیوادارن خۆشتر بیت. سڵاوتۆنێ سڵاو گۆش بە خێر بێن سەر چاڵ. ساڵی 2020 ساڵشی چۆن بوو بەلایەوە؟ وڵایی ساڵی 2020 بەڕای من وەکو تاکێکی ئەم کۆمەلگایە ساڵی 2020 ناخۆشترین ساڵ و کە لە ژامدا بەڕێم کردووە چونکە ئەم پەتای کۆڕۆنا هات ماوەی پێ6 مانگێک لە ساڵی 2020 ئەوە لە ژیانتدا ڕۆیشت ئەتە لەو پێ6 مانگەش ئەتا بڵین ناخۆشترین ژیان بوو لە ژیانماندا چونکە ساڵی 2020 بەڕای من ساڵێکی زۆر ناخۆش بوو ئەم پەتای کۆرۆنا کۆمەلگای ژیانی لە سەرتانسەری دنیا ڕاگرت ئەو بڵێم ساڵی 2020 ئەوە ناخۆش بۆ ئەگە بەراوردی بکەین بە ساڵی 2021 پێت وایە هەمان ڕووداوەکان هەمان نەخۆشی کۆڕۆنا بەڕای دووبارە ببتەوە لە 2021 وڵای ئینشەڵە دووارە نابتەوە ئەم پەتای لە ساڵی 2021 بەڵام بەڕای من ساڵی 2021 چ فەرقی نییە لەگەڵ ئەم ساڵەدا دەزانی لۆ چونکە ساڵی بەس تەنها ژمارەکان دەگۆڕی بەس تەنها ژمارە دەگۆڕێت چونکە ساڵی 2019 کاتێک گەشتە کۆتایەکەی 2019 دایانگوت ساڵی 2020 ئینشەڵا خۆشتر دەبێت بەڵام بەداخەوە ساڵی 2020 گۆڕانکاریی زۆرتر کرا کە لە ساڵی 2019 و گۆڕانکاریە نەبوو
یعنی وای لێ هاتوو ئێمە وەکو پەندە کوردیەکەی دەڵێت ساڵ بە ساڵ خۆزگە خۆزگەم بەپەر یعنی پێ دوایە لە ساڵی 2021 ئەم پەندەی دووبارە دەکەینەوە ساڵی 2021 ئەم پەندە دووبارە دەبێتەوە دەبێت و خۆزگە بخوازی بە ساڵی 2020 چونکە 21 هەتاکو تێت ئێمە موچەخۆرمان زۆرە ژیانمان هەر ئەوهانە خۆش دەبێت باشە پێشبینی تۆ چییە بۆەوە ڕەشببینی پێ دوایە وڵایی بەڕاستی هەمان ساڵی 2020 ڕووداوەکان وڵایی ساڵی 2021 من کەسێکی ئیشەڵا گەشتبین بەڵام ڕەشببینی دەدینین لە کۆمەلگا و لە وڵاتەکەماندا چونکە ژیانمان پەیوەستە بە کۆمەلگا کاتێک ژیان پەیوەست بێت بە کۆمەلگایەکیشی فاشل بێت ئەتو دەبێ هەر ڕەشببین ناوی کەسێکی گەشتبین بی لەم کۆمەلگایەدا پێ دوایە گۆڕانکاری و ڕوونادە لە 2020 ڕای من 2021 ناخۆشتر دەبێت لە 2020 خۆشترین ڕۆژ لە ژیانتدا کە تو ئێستا لە ناوی 2020دا پندێک هەیە دەڵێ دوێنێ چوو ئەمڕۆ دوێنێ چوو تازە ناگەڕێتەوە ئەمڕۆ ژواتەی دای و چاوەڕێی بەیانی بکە کە بەیانی بەسەر داتێ یان نا کەواتە مردن لێرە چاوەڕێتە ئەتوو هێشتا 2021 نهاتووە وێ دەبی هیواخواز بێت بۆ 2021 بەڵام ئەتوو لە 2020 ناخۆشترین ڕۆژ لە ژیانت لە 2020 بەڕێ کردووە باشە پێشبینی تۆ چییە پێ دوایە چ ڕوودا پێشبینی من بەڕای من لە ساڵی 2021 ئیشەڵا خۆشتر دەبی هەمووش ئەمیشە هیواخواز بی هەمیشە گەشتبین بی تەفاءلوا بالخير تجدوه دەبی هیواخواز بی بەچیە لە 2021 بەڕای من ئەگەر هەر ئەوها قەیران لە دوا قەیران ڕوو بدا ئەوها موچەخۆرەکان ڕەزیل بکرن لەسەر شەقامەکان بکەون هەتاکو ئێستا لە 2020 کە ئێمە 2020 بە ئەسڵ لە دنیادا بەڵام لە جیهاندا ئێمە 10 ساڵ گەڕایتەوە پاش وڵاتە ئەوروپیەکاندا و بەڕای من هەتاکو ئێستا مامۆستایەک و موچەخۆرێک دەستپان بکاتەوە کە لەبەر من بۆن لە غێر شخصی دی سوال بکە شتێکی بەڕاستی بەڕای من شتێکی باش نییە خراپە ئاواتێکەکەی خۆت چییە پلانەکەت هەیە بۆ ساڵی نوێ دەتەوێ ساڵی نوێ چی بکەیت وڵی کاک محەممەد بەڕای من هیواوات هەموو کەسێکی هیواواتی هەیە لەم ژیانەدا بەڵام من ئێستا قوتابێکی شەشی ئامادەیم هەتاکو ئێستا دەوام نەکرایتەوە یەک دووەم ئەمە نازانم ژیانی من چلێتێ داهاتوی من چلێتێت ڕۆژ و قەرارێک و بڕیارەکە هیوا ئاوا لێرە کە تو ئەوە هەمڕۆژ بڕیارێک بێت هیوا ئاوا لێرە بوونی نامینێ دەبێت و بزانی بماناجەکەی بزانی چ ڕێگایەکە بەرە کوێ دەچێت ئەو جەنجی تو هیوا ئاوات دیاری دەکەیت بەڵام هیوا ئاوات لە کوردستان و لە کوردستانی عراق بەڕای من شتێک نییە بۆ نیە تەنها بە ئاسی دەربڕینە ینی هیچ پلانەکە لە مێشکدانەنا پلان هەیە لە مێشکمان ئێمە پلان هەدەبێت بلی نابێت هەر دەبێت بە چییە یعنی ئەم حکوومەتە وەی لەو خەڵکی کردووە ئاگای لە خۆنم ماوە سڵاو بەخێر بێ دەست خۆشتانێ زۆر بەخێر بێ ساڵی 2020 ساڵێکی چۆن بووبووت والله ساڵش چەندی لێ نەخۆش بوو بۆ والله بۆ بێپارەی بوو بێموچەی بوو قەیران بوو هیچ ئیش و کار نییە یعنی خۆمە کاسبین ئەوەی ئیش بی نییە بازار نییە ساڵ تۆ خۆش دەبێت ساڵ هەروە خۆش دەبێت باشە لە 2020 چ ڕووداوەکی خۆش ناخۆش بەسەرتاتوی بۆ مامگیێڕیتەوە واللهی ڕووداوی خۆشە و نەخۆشیش هەیە بەس هەمووی نەخۆش پلێ هەمووی نەخۆش بوو هەمووی ناخۆش بوو ئەوە ناخۆش بوو ئارێ وەڵا هەمووی ناخۆش بوو نەبەسەوە هەموو ناخۆشەکان والله سەبەکەی حکوومەتەمانی سەبەکەی هەمووی حکوومەتە قەیرانە بێپارەیە ئەوە سەبەکەیتی ئەگەر پارە هەبی موچە هەبی و بازار هەبی خەڵکەش دەبێت دوایە ساڵی نوێ هەمان ساڵی 2020 دەبێت والله ئیشەڵا وا نابێ بەس یعنی هەر قسەی خۆیان پێشبینی تۆ چییە پێشبێنی من ئیشەڵا ساڵێک خۆش دەبێت بە پشتیوانی خدای ساڵێک خۆشتر دەبێت لە 2020 ئەو ڕووداوانەی کە لە ساڵی 2020 ڕووی داون دووبارە نەبێتە لە 2021
وڵا ئیشەڵا دووبارە نابێتەوە بەس ئەندی دەڕۆینێ هەروش خۆیتی هەر دووبارە دەبێتەوە هەمووی. باشە هیوا و ئاواتی تۆ چییە؟ وڵا هیوا ئاواتی من ئەوەیە بۆ ساڵی نوێ بۆ ساڵی نوێ ئەم قەیران و ئەم کێشە و لانە سیاسەکان هەموو ڕێکەون و کێشە نەمینێ و ئەوە هیوا ئاواتەکەیە. هیوا ئاوەتی خەڵکیش ئەوەیە بازار هەبی موچە هەبی عالم پارەی هەبی ئەوە کێشەی خەڵکی ئەوەیە خۆ خەڵک چی دەوێت ئەو هیوا ئاواتەکەیە. خۆت گوتت کاسبە باشە بازار ئێوە چۆنە؟ وڵا بازار ئێمە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت هەر ڕۆژ بە ڕۆژ خراپترە لاواز بۆ زۆر زۆر لاواز بێ نەبەز لاواز ینی دوێنێ لەو ڕۆ باشتر بوو ئەو زەهەما دقە بە دقە خراپتر دەبێت بازار نمایە نرخی دۆلار و ئەوە کاریگەری کاریگەری کردیە زۆریش کاریگەری کردیە. پێدوانە لە ساڵی نوێ ئەو کێشانە هەیە چارەسەر بکرێت بەخوای زەحمەتە زۆر زەحمەتە ساڵی نوێ ئەوڕۆ ساڵی نوێ فەرقی چێ ساڵی نوێ پێنج ڕۆژ ماوە ئەوڕۆ پێنج ڕۆژی فەرقی چێ هیچ فەرقی ناکە زۆر زەحمەتە وەڵڵا شتی هەمە خودێ. سلام سلااو لە توێش کاگە محەممەد. ساڵی 2020 ساڵێکی چۆن بوو بەلایتەوە؟ ساڵی 2020 ساڵێکی پڕ لە ناخۆشی بوو و بە تایبەت بۆ سەرگەلی کورد و بە نەخۆشی کۆفید 19 و تاثیرێکی زۆری شەبوو لە ناو بازاریشدا. باشە پێت وایە ساڵی نوێ ئەو کێشە و ناخۆشیانی کە بەسەر میلەتی کوردە هاتووە چارەسەر بکەیت؟ وەڵا شتێکی وا ڕوون نییە هەموو شتێک بەدەستی خۆیان بە شتێکی وا ڕوون نییە چونکە کە چەندین ساڵەکەیمە چاوەڕێی ساڵی پاشتر دەکەین کە ڕۆژێکی خۆش بی بۆمە بەڵام بەمە نەکبەتی زیاترە. ئەوە تەماشای چی دەکەیت؟ تەماشای بازاری دەکەی بازار وەکو جارە ناگەڕێتەوە بە ڕۆژە کودوو و بە ساڵێکیش ناگەڕێتەوە و باسی شتی خەڵکیش بکەی خەڵکەکە کە هاتیتە سەر سفڕی ینی باششی زۆر لە خەڵک دەیانوت ساڵی نوێ تەنها ژمارە گۆڕێنە تەنها ژمارەك دەگۆڕێت و هیچی تر نییە پێت وایە لای تۆش وایە؟ بەتاکیت ژمارە گۆڕینە یعنی شتێکی وانەیە کە چەندین ساڵە کە دەیبینیش لەکە دەبینین ساڵ گۆڕین بی و ڕقم گۆڕینە و دەڕوات و بەس شتەکە باوەڕ ناکەم لە دەوڵەتەکانی تر وایە دەگۆڕێت شت دەگۆڕێت شتی نوێ دەردێت بەس لە لایمە نا لە لایمە دەوڵەتێکین ینی خۆمان پێوە بە خوددان ناکرێت دەوڵەتیش نینە دابلین دەوڵەتین تەنانەت عێراق ئەگەر عێراقیش پشتی خۆمان لێ بکات ئەمە یەکجار وێرانتر دەبین. پێت وایە پێشبینیەکانی تۆ بۆ ساڵ 2021 چیە؟ چ ڕووداوێکی گرنگ لەم ساڵە ڕوودەدا؟ وەڵاهی داوا لە خوای دەکەین ئەگەر شتی خراپتر نێ باشە زۆر تاسیری هەیە. باشە هیوای ئامانجی تو هیوا و ئاواتی تۆ بۆ ساڵی تازە چیان؟ هەموو کەسێک هیوای هەیە و ئامانجی هەیە و بەس تەماشای زروفەکەی دەکەین ینی هیوات لێ بڕاوە ینی تاسیر ناکات بێئومێدین کە تەماشای بازار دەکەیت تەماشای هەموو شتێک دەکەیت تۆ دەڕۆیتەوە ماڵەوە تەماشای تیڤەکان دەکەی هەر ینی بێ هیوای ینی هیوایەک نییە کە شتێک تەماشا دەکەی هیوا لە چی دەکەی؟ هیوا لە حکوومەتەکەی دەکەی یعنی حکوومەتەکە هیوایە کە بەس هیواویش هیوای بڕیوە. پێدوانە لە ساڵی 2021 ئەو کێشەی کە خۆتان باز دەکەن کە کێشەی بازار و سیستی بازار هەیە چارەسەر بێ؟ وەڵا ئینشاءڵڵا ئەمە هیوامان ئەوەیە کە بازار بژوێتەوە و بازارێکی باشتر بێتە ئارا بەس زۆر ئەستەمە. سڵاتان هەبێ. ئەلەیکە سەلام سەرچاو ساڵی 2020 ساڵێکی چۆم و بەلای ئێوە
2021 چۆن دەبێت بە پێی پێشبینەکانی تۆ؟ والله برا جوانەکەم 2020 بەنسبە شعبەکەی با بزان بەس ڕقەمە ئەگەر نە کێشە و قەیرانەکان هەر هەیە معاش ئیشەکە هەر وەکۆی سستە و ینی بەس ڕقەمەکە مجرد 20 دەبتە 21 تا هیچ گۆڕانکاریشی ڕوونادا خراپترە باشتر نیە باوەڕ نەکە باشتر نیشانەکان هەموو بەرەوە دەچن دۆلار و سویکە و بێمەعاشی و ئەو پێوانە ئەو بەرزبوونەوەی دۆلار لە ساڵ 2020 دابەزیت و وڵی کێشانەی کار نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنە لە ناو میلەت هەیە لە زیانی بەدەستیوە دەناڵێنن چارە سەرویت و ڤاکسینەکە بە دۆزراوی کێشەکان چارە سەروی زەحمەتەوە لە برا جوانەکەم چکم دەلێ پێشبینەکان بۆ ئەوەیە کورتێنانی بودجا لە ئەنجام بەرزکردنەوەی دۆلار ئەو بچ کورتێنانەوە چاکن ینی بچەک نزبەی کەمکەنەوە دۆلاریش بانکی ناوەندیە ئەوش نایەتە خوارێ لە مەسلحەتی شعبەکەش دانیە ڕاستی دۆلار گران شتەکانەوەی گران دەبی پێت وایە تەنها ژمارە دەگۆڕێ بەس ژمارەیە و شتەکانش خراپتر دەبیت بەخۆم هیچ هیوان پێنیە ڕاستی هیوان پێنیە کە بلێ وڵە باشتر دەبی باشە هەنی هەمانەوە پەندە کوردیمان بەبیردین تۆ دەڵێ ساڵ ساڵ خۆزگە بپار رحمە لە دایکە باوکت ساڵ بە ساڵ خۆزگە مەپار ئەمە 2020 بوو گوتمان 19 بوو گوتمان 20 چا دەبی 20 هاتوە خلاص بوو خراپتر بوو دەلێن 21 چا دەبی یعنی مەسەلەکە هەیە دەلێ کەرو نەمراتە بەهارتێت باوەڕکە 10 بەهاری دیش بێت بێشۆلە نەفتەکە گەران بیت هەر پارە نییە 2021 هەر تەعیناتەوە شتەنی ئەوە 2014 پازە خەریجم کردیە 5 ساڵە ئەو کات وەختی خەریجم کرد گوتمان 2010 یان 20 تەعینات دەبتەوە حتا ئێستا بەحس بە حساب شنە هیچ ئەبەت باشە هیوا و ئاواتی تۆ وەکو دەرچوویەکی زانکۆ بۆ ساڵی تازەچیا والله هیسا هیواوات من ئەوەیەکەوە ئەو کێشە و قەیرانی کە خەڵکەکەی تێکەتیە پچەک باریان سوو بکرێتەوە مەعاش بدرێت تەعینات پچەک بکرێتەوە ئەسعارەکان بلند بینە پچەک داکەفی ئەوە هیواەتی منە خەڵکەکەش هەموو هەرەوە هیچ پلانێک لە مێشتی خۆدانە ناوە بۆ ساڵی تازا بڵێ بە تەمامە وەکو خۆت و دوکاندارێکی گرنگجی بە دوکانەکەی خۆم دەم دوکانەکەی خۆم گەورەتر بکەم یان زیاتر زیاتر بم هیچ پلانێک و شتێکی وا لە مێشتی خۆدانەوە بۆ ساڵی تازا وڵا دامان نابوو بەس کە کە دۆلار بەرز بووە تێکدا شتەکان گران دەبن ئەرۆڵە هەمە گوت مەحنابە ئەوە بی هێشتا ئەوشمان لە دەست نەچی ئەرێوە پێت وایە ساڵەشی چۆن دەبێت بە خودێ برا زەحمەتە باشبی زۆر زەحمەت ئەو بۆ بێ ئومێدی برا جوانەکەمانە هەر وا دەبینی یعنی چاردە گوتم 15 و 18 کۆرۆنایە و نزانم 20 کێشەکانش لەگەڵ بەغدا هەر چەقیە چارسەر نابی پێت وانێ و کێشان هەمووی چارەسەر بێ حکوومەتی یاریێم لەگەڵ حکوومەتی بەغدا لە ساڵی تازا ڕێک بکەون والله کاکێ من کاتی خۆی کە 17 لە سەدا بوو موچە یعنی نسبەی کوردستان معاشەکە هەر 2 ساڵ 2011 باش بوو 14 خراپ هەتا ئێستا دۆلاریش ئەو کات سعرەکەی بڵێن نەفتەکەی بەرز بوو یعنی پچەک ئەوتر بوو ئێستا نەفتایتە خوارێن پچەک بەرز بووە لە چاو ئەوەی ئەوە 35 بتە 5 بڵێن 2021 ئەوە دەڵێن کۆرۆنایە دەڵێن نزانم ڕێک نەکەفتنە ئەوە هەمووی مەسلحەتە لە مەسلحەتی خوانە ئەگەر نا شعبەکە ئەوەی شعبەکەی دەوێت فقط موچەکەی بدرێتێ ئەگەر تەعیناتش بکرێتەوە شعبەکە هەرەوەی دەوێت ئەگەر ناچی دەوێت 2020 بی 2021 بی 2 بی 3 بی مهم خەڵکەکە موچەی بوێت و کار و کاسبەتی خۆی بکە سڵاتان نەبێ مامۆستا سڵاو تۆش ڕێز مامۆستا ساڵی 2020 کۆمەڵک ڕوودا و ڕوویدا بەسەر هەمووی جیهاندا وەکو یەکێک لە ڕووداوانە هاتینی ڤایرۆسی کۆڕۆنە بوو کۆمەڵە کێشە و گرفتی دیکەش ڕوودا پێ دوایە لە ساڵی 2021 ساڵی تازا هەمان ڕوودا و دێتە ئاراوە پێشبینەکانی تۆ بۆ ساڵی نوێ ساڵی تازە چیە؟ ڕێزم بەڵێ مرۆڤ دەبیدا من گەشتبین بی
و بە گەشتبینیش بڕێنەوە ژیان نەک هەنگای ڕەشبین بی بە بۆچوونێ من ڕاستی 2020 کۆمەڵە 2020 کۆمەڵە ڕوودان ڕوویدا بەڵام مەرج نییە لە 2020 هەماشیان خراپتر ڕوو بدا بۆچوونی من 2021 ساڵێکی خێر و بەرەکەت و ئینشاءڵڵا کوردستانیش بە مافی خۆی دەگەت من لەو بڕوایە داما بەپێی ئەو خوێندنەوەی کە من خوێندومەوە بە سەراسی جیهان و لە ناو خۆش من زۆر گەشتبینم بە کوردستان و ڕووداوەکانیش دووبار نابتەوە ئینشاءڵڵا باشتر دەبێت. پێت وایە ئەو ڕووداوانی کە لە ساڵی 2020 کە ڕوویاندا و دووبار نەبێتەوە لە ساڵ 2021 من وەک خۆم پشتڕاستم دووبار نابتەوە و باشتر دەبێت. باش کۆمەڵە خەڵک با من خەڵک باز لەوەی دەکە دەڵێ تەنها ژمارە دەگۆڕێ لە 20 و دەبتە 21 پێت وایە تەنها ژمارە گۆڕین بێ خۆی دامنەوە بچونێ مرۆڤەکانە ئیدی خۆی مسلمانین و مسلمانیش دەبی ئەوی بزانە کە نەزانین سۆی چی بەسەر دێت نەزانم داواکان مشیناگە لە ڕووی سیاسی قسە بکەن شتێکەیە من وەک قسارێک وەک مرۆڤێک وەک تاکێکی کورد بیکردنی من پێچوانەیە ئەوشتانەیە ساڵ 2021 من زۆر گەشتبینم. باش مامستا هەر وەکو تاکەشێم کۆمەڵگا هیوا و ئامانجی تو هیوا و ئاواتی تۆ بۆ ساڵی تازە چیە؟ هیوا و ئامانجی من ئامانجیم کوردێکە و ئامانجی عەبدولقادریش 2021 کورد بێتە بە دەوڵەت. سڵاوتان سڵاو لە تۆش برایان پێشبینەکانی تۆ بۆ ساڵی 2021 چییە؟ خۆت ئەمە باز لە ڕقەمێتە گۆڕین چیە دینینە ئەمە چاومەتە نوکە ساڵە 2020 کۆڕۆنا هات ئەو نەخشە کۆڕۆنا بەسەرمەداوات و حکومەت کوردستانی دیال حکومەتە عێراقیەک نەبوو ئەمە چمەدە هەردە ئەو بیتن ئەمە باز لێ ژمارەیەتە گۆڕین پێدوان نیە لە ساڵی نوێ حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی کوردستان ڕێک بکەون ئەو نەخۆشی کە ڤایرۆسی کۆرۆنا هەبوو چارەسەر ببێ خۆدێ باوەڕ ناکەم بەس ئینشاءڵڵا دەی چێبیت نەکو چ جارە چێنەوە ئەوە کردی هەواکێتن باشە چ پێشبینیەکە تەیە پێت وایە چ ڕووداوی گرنگ لە ساڵی نوێ بێتە بە خۆدێ چ بڵێن هەر پێشبینیەک بۆ هیچ ڕوودا بە خۆدێ ئەوێ هاتە سەرمان هەر الحەمدوللیلا زیاتریش دێ زۆری دەبینین پێت وایە ساڵێکی خۆش دەبێ ئینشاءڵڵا خۆش دەبێت چ بڵێن بە خۆدێ باش هیچ پلانەکەت هەیە لە مێشکی خۆتدا نابێ پلانێک بۆ ساڵی نوێ ئەمنە و کاری دەکەم حەز دەکەم و کاری بکەم لە بوارەکەی خۆمدا زیاتر پێش بکەوم والله ئەمە بەس ئەگەر دەیانێت با ڕێگایەکەمان لەو بکەنەوە بامە بڕۆین و نەخوارد چیان پێچان ناویت ئەمە بەس با ڕێگایەکەمان لەو بکەنەوە بە خۆدی کا شۆر کرا کا پارە کا شۆر کا ڕاتم وڵا بەس با ڕێگایەکەمان لەو بکەنەوە مەمنونیان دەبین بۆ بێهیوای چارە سەرەکەت و بڕۆتێ دەرەوە بە قورعان پا چارەسەر چی ئێرە چارەسەرەوە بەس لە کۆنا نامگەڕین چارەسەرەوە بەس دەوری لێدەین فەڕێک لێدەین ناوەڵەوەش چارەسەر نییە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتای بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوەی گەیویستی بوون ئەمە ڕابوچوونی هەوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لە سەتەوەرەکەی ئەمڕۆکەمان سوپاسی ئەوە دەکەین کە بینەرمان بوون سوپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قبول بکەن بەخوای گەورەتان دەسپێرم
خواتان لەگەڵ